براکەم ئێمە کێشەی کارەبامان ئێمە بۆیە کوردمان هەڵبژاردە تۆزیە ئەم کێشانەمان بۆ حەلکە بەڵێ کاکە کێشەیەکمان زۆرە لەگەڵم حکوومەتەیە لە کاتی لێقومانە هیچ کەسێ فریایم شارە ناکەیە هەموو کاتی ئاوا کە شتێکە بێ ببینە سەر جعدا یعنی ئەم بۆ بینە سەر جعدە کاکە تێگەی ئەگوە باوە ماوە تا بستوین لەسەر جعدەکە کە بە قورعان 21 شەوە کاروانیە بەحاول سوستاوەچی بۆ لای ئەمە نێرە بۆ لای ئەو نێرە بۆ لای ئەو گاڵتت بە کاکە چەند جاچوونە براکەم ئەوە گشتی لەگەڵمانەیە بەجەماعی بۆ خۆی بە حکوومەتدانە لەم شارێمە هیچمان بۆ نەگا بۆچیمانە ئێمە بۆ دەنگمان پێدا کە شتێکمان بۆ بکە دڵمان بەوە خۆشە محافزەکەمان کوردە هیچمان بۆ ناکە دوو سەبەکە و دوان جێری ئەڵەوە تا هیچیان کردو لێ کاکە بیشەوە جێ ئەڵاوە ئەچین بۆ سەف هیچمان بۆ ناکەن کاکەی مرۆ بەیانیمان پێکەن چوار کتابمان کردووە لە سێم محافزەوەی مەسەبمان بگرێت تا هیچ نەکراوە وەڵاو ماگێ کارەبامانیە وە زەمان سەڕا مناڵ هەمی مەکتەب تەلەبێت کارەبانیە گشتی کارەبا بڕێت و گشتی تەلەبێ پێویستی بە کارەبا پێشی باو گەرمە ناوی وەزاکە زۆر بێتام بووە ئەوە ماگێکە مەحەولەمانیە مەحەولەکان بردو نێناتەوە ژیانوان نابێ کاکە هیچی مافی خۆی ئێمەش ماف خۆمانەوێ گەڕە چی گەڕەکێ سەب نییە باران تێری فێزان ئەوڵەسێتەوە برە حەزێک وەرە بانە سێ گەڕەکەەکانی کاکە بۆ هەموو گەڕەکان لە عارەبەکان خۆسووینە بۆ لای کوردەکان ئاوایە کاکە چاوەکەم ئەە بەرە بۆ ڕێباتا هەمومان دەنگمادا بۆ مەحافظ کەرکوو یەکەکان میدەنی داوە ژوەرم خەمێ بۆ ئەم گەڕک 50 با بخۆ کاکە